گۆڕانکاریەکان سەبەبەکەی زۆری حواڵەکان جاتر پێشتر بە 15 ڕۆژ بەڕۆژ دادەبەزێ 24 ساعتی دادەبەزێ و تا جیرانشکە ئەشیای دەینن لەسەر 100 سوودی وەردەگرن ئێستا پارە سەنەدیان لۆ دەکەن ئەشیاکان لەسەر 100 سوودی وەردەگرن فەرقەکەی قازانجەکە لە بۆوان دەمینێتەوە لەو ناوەندەش 6,000 دەکا بەس ملیۆن دەکات لەبەرەوە ئەگەر دۆلار 100,000یش مثالێکی بە سوود لۆبن گۆشت هەر بە 17,000 18,000 تێدەگەی جا سەبەبەکان ئەسباب دۆ زۆرفی ساشیش دەوری زۆرە باشە هاوڵاتیان مامۆستا چی بکەن لەم کاتەنەدا کاتێک دۆلار بە خێرای دادەبەزێت و بەرز دەبێتەوە بەشێک لە هاوڵاتیان ڕەنگ بێ دینارەکانیان بکەن بە دۆلار و دووبارە بیگۆڕنەوە یاخود بە پێچەوانەوە والله زۆرفی سیاسە لەوانەیە سبێن 150,000 کەس تێ ناگە زۆرفی سیاسی بەخۆ زانی ئەمریکا ئێستا دەورێت کوی هەیە لەگەڵ ئەو شەڕانە لەگە عەمان و لە غەزە و لە هەموو لایەکی شەڕە واتە هاوڵاتیان پارێزگاری لەو دراوە بکەن کە لەلایەن ئەو دراوە دینارە دینارەیە دۆلارەیە باشترەوە احتفاظی پێ بکات کەسیش نازانێت زەرەر و قازان دەکەن چێش کە زۆرفە سیاسەکەەوە سوورایە کەس تێ ناگات